سەرنجام بۆ گرنگیدان بە بەرهەمە کۆماڵێکان چەندین بابەتمان هەیە و گرنگی درەخت و ڕۆک و دارەکان زۆر گرنگە لە تەوەری سێماندا باس لەوە دەکەین کە چۆن هەڵپاچین بۆ دار و درەختەکان بکەین ئەویش میوانێکمان هەیە و ئەمڕۆ لە پایان ڕۆژ میوانە و باس لەو بابەتە دەکات. بەڵێ زۆر بەڕێز ئومێد ئەحمەد ئەندازیاری کشتتوکاڵی لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجە لە تەوەری سێم لەگەڵمانە بێ باز لە دەستپێکردن و وەرزی هەڵپاچینەکەین لە دار و درەختەکان. کاگومێن سڵاوت لێ بێ ئەم کاتت باش مەمجەوە باراناویە سپاس بۆم دەرفەتێ بێمەد بەخشی ئەمەوێ لەوە دەست پێ بکەم وەرزی هەڵپاچین یاخود لێکردنەوەی ئەو بەشە زیادانەی لە قوپۆپی دار و درەختەکان لەو بارەدۆخی کە گۆڕاوە لەو ژنگەی گۆڕاوە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە چ کاتێکدایە هەر بۆکو ئیزافەیەکیش بۆ پرسیارەکە مەگەر هەڵەمە بمجاران تۆزێک لە پێش بەهار دەست پێکرا نازانم ئێستا بزانم تۆزێک گۆڕانکاری ڕوویاوە لە زستان ینی لە زستانێکی درەنگەکرا. سڵاو بۆ بەڕێستان سڵاو بۆ بینەران و بیسەرانی دەنگی پەیام. وەرزی هەڵپاچین لە دار و درەختە ئێمە لەو کاتەوە دەست پێەکەین بەپێی شوێنەکانە گۆڕێ بەڵام لەو کاتەوە دەست پێەکەین کە لە سا هەفتا تا لە سا هەشتای بەرگی درەختەکان زەر دەبێت چونکە ئەو خۆراکی کە لە گەڵای درەختەکانە ئەبێ بگەڕێتەوە بە ناو درەختەکان ئەو نسبەتی شەکرە بەرزەی و نسبەتی ئاوەکەی دابەزێت بۆی لە کاتی هەڵپاچینە درەختەکەمان ینی وزەیەکی تێبێت لە سەرمای زستان بیپارێزێت. زۆر باشە کەواتە ئامۆژگاری چییە چ کاتێک ئێستا ئەو کەسانی کە دار و درەختیان هەیە دەست بکەن بە هەڵپاچین واتە ئێستا کاتێکی گونجاوە گەربیانەوێت ئێمە لە درەختەکان جیاوازن ئێمە ئەگەر بمانەوێ مێو هەڵپاچین بۆ شوێنە گەرمەکسێرەکان وەکو بڵێن دەشتایەکان شوێنەکان کە گەرمە بەڵێ ئەتوانن دوای ئەوەی کە گەڵای درەختەکانیان زەرد بوو هەڵپاچین کرد بەڵام بۆ شوێنە کوێستانەکان باشتر وایە بیخەنە دوای مانگی دووە بۆیە چونکە جاری وایە سەرمای زستان هەنێ لە لەقەکان وشکەکات ئێمە ئەبێ ئەو لە قەوشکانە لابێنین ئێمە جاری وایە گەر خۆی هەڵپاچین پێشوەخت بکەین ئەویش سەرما کۆمەڵێکی وشکەکات دوایەکانەوە درەختەکە لە خەکی وایە پێوە نامێنەکەین تاچکات بۆیە پێویستەکات لە شوێنە ساردەکانە چاوەڕێ بکەین تا مانگی دوای مانگی دوو ئەو کات هەڵپاچین بکەین بەڵام لە هەنێ درەختای ئەو کێشەمان نییە سا درەختی هەنار ئەو کێشەمان نابێت تا ڕادێکی زۆر ئێمە لە هەر کاتێک کاکە گەڵای درەختەکە زەرد بوو کە نسبەتێکی زۆری زەرد بوو دەستی کرد بە هەڵوەرین ئەتوانین هەڵپاچین بکەین بەڵام بۆ مێ و ئەوانە ئەتوانین تاخیریکردن بۆ مانگی دوو لە شوێنە کوێستانەکان بەڵام بۆ لە شوێنە گەرمەسێرەکان ئەتوانین هەر دوایەوە گەڵا زەرد بوو دەست بە هەڵپاچین بکەین. زۆر باشە کاک ئومێد باستە لە بابەتێک کرد پۆلێنی درەختەکان واتە جۆری درەختەکان فەرقیەیە کە شوهای ناوچەکە فەرقێکە بەڵام با بەگشتی ئەمە با گریمانەیەک دانێن بۆ نمونە لە شوێنێک درەختێک زرد بۆ یاخود کاتی هەڵپاچینێتی کەواتە سە پرسیارەکە لەسەر پرۆسەی هەڵپاچینە ینی مەبەست لە هەڵپاچین چییە ئەمە کەسێک ئەبێ لە خۆیەوە بیکە چەندێک زیان بە درەختەکە گەێنێ چەندێک زانیاری ئوسلوبی بڕین جۆری ئەو کەرەستەی بەکارێنی بۆ بڕینەکە جیاوازی هەیە تۆزێک بە وردی لەسەر جۆری و پرۆسی هەڵپاچین قسەمان بۆ بکەی کە ئەمە ڕەنگە گرنگ بێ بەتایبەت زۆربەی جیلی نوێ گەر لە ماڵەوە دار و درەختێکیان نەبێت لە حوشە زانیاریان لەسەر جۆری هەڵپاچین نەبێ. خۆی هەڵپاچین علمێکی زۆر فراوان و گشتگیرە ئێمە لەم بەرنامە ئێوە ناتوانین ورد باسی هەموو درەختەکان بکەین بەڵام بە شێوەیەکی عام هەڵپاچین خۆی سێ هەڵپاچینمانەیە هەڵپاچین یەکمانەیە لە سەرەتای درەختەکەەوە کە ئەمانەوە شکڵێکی پێ بدەین کە پێڵێن هەڵپاچینی پەروەردە ینی درەختەکەمان پەروەردە ئەکەین بۆ شکڵێک کە ئەمانەوە بەرمان بداتێ هەڵپاچینێکیشمان هەیە هەڵپاچینی لقی وشک و نەخۆشەکانی لەکەینەوە ئەمە هەڵپاچینی چارەسەر هەڵپاچینێکمانەیە بۆ هەڵپاچینی بەرە یعنی ئێمە درەختەکانی ئەتوان پۆلێن بکەین بۆ چەند درەختێ کە درەختی وامان هەیە هەموو ساڵی هەڵپاچینی پێویستە وەکو هەنار وەکو مێو ئەمانە هەموو ساڵی هەڵپاچینیان پێویستە درەختی وامان هەیە وەسەتە یعنی چەند ساڵە جارێک یا لە سەرەتای گەشەی تەمەنی و هەڵپاچینی بۆکەی دوایەکە گەڵپاچینێکی وای بۆ ناکرێ وەکو گوێز و وەکو سێ و وەکو بەعزێ هەڵپاچینی درەختی دوایشمانەیە هەر هەڵپاچینی ئەتوانن بڵێن بۆ ناکرێ وەکو یەنگی دنیا ئەمانە بەڵام هەڵپاچینەکانیش لە درەختێکەوە بۆ درەختێکی کە ئەگۆڕێت هەر کەسێک کە مەقەسی گرتە دەست شەرت نییە بتوانێت هەڵپاچین بکات چونکە ئەبێ بزانێت کوێی ئەم درەختە بەر ئەگرێت
ئەمە ئەساسە لە هەڵپاچینە چۆ داری وا هەیە لقی 1 ساڵە بەرەگرێت داری وایە لقی 2 ساڵە و کۆن بەرەگرێت لقی وا هەیە لقی 1 ساڵە لەسەر لقی 2 ساڵە بەرەگرێت ئەمانە ئەبێ پۆلێن بکەیت بە پێیانسا بڵم لە مێوە تەنانەت مێو لەناو خۆیانە جۆرەکانیان جیاوازە ئێمە مێوی ڕەش وەکو مێوی سپی هەڵ ناپاچێ جیاوازە مێوی ڕەش سێگۆبکەی سەرەتای لقی 1 ساڵی سەر لقی 2 ساڵ بەرەگرێت بەڵام لە مێوی سپیە سێگۆبکەی سەرەتای لقی 1 ساڵی سەر لقی 2 ساڵی بەرناگرێت چوارەم و پێنجەم و تا حوتەم و تا دوانزە هەمین لقەکە بەرەگرێت بۆیە پێویستە کات هەر کەسێ مەقەسی گردە دەست نەکا بە هەڵپاچین ئەبێ بڕات لەبارەی ئەو درەختەوە بکوێنێت و ئێمە ئەگەر زۆر درێژەی پێنەین لە قۆخ و قەیسیە ئەسا بڵێن قۆخ و قەیسی یەک سنفن یەک عایلەن ڕۆزاسیان هەردووچەن بەڵام هەڵپاچینی قۆخ زۆر جیاوازە لە هەڵپاچینی قەیسی یعنی زۆر ئەگەر ئێمە قۆخێک وەکو قەیسی هەڵپاچینی بۆ بکەین تەکید بە ئەو ساڵە هیچ بەرێکمان ناداتێ کەواتە کاک ئومێد ئەمە زۆر گرنگە لە ئەگەری بە هەڵپاچینی لقەکان بە نەشارەزایی باست لەوە کرد بەرنادا و ڕەنگە لە پرۆسەی ئەو زوستانەی بەسەریا دێت تا دەگاتەوە بەهار تووشی بەکتریا یاخود داخوران دارەکەش ئەگەری هەیە وشک بێت یان تێک بچێت بەتەکید ئێمە درەختمانەیە زۆر حساسە بۆ بڕین نسا بڵێن هەنجیر قۆخ و قەیسی ئەمانە ئەگەر لقێکی ئەسوورمان لێ بڕی ئەبێ بە کۆمەڵە دەرمانی تایبەتیە شوێنی زامەکە داپۆشین چونکە کەڕوو و بەکتریا ئەتوانن لەسەر ئەو شوێنە زامارە گەشە بکەن و هەنێ جار تەواوی درەختەکە وشکەکەن نەک لقێکی هەموو درەختەکە وشکەکەن بۆیە من لە باسی هەڵپاچینی قۆخ و قەیسیم کرد ئیسا قۆخ لقی کۆتایەکانی ینی ئەو لقانەی لە کۆتایی دارەکەون بەرەگرن بەڵام قەیسی لقەکانی ناوەشی بەرەگرن ئەگەر قۆخ لقەکانی کۆتایی ببڕید ینی سەرلقەکانی ببڕید ئەوە حچی شوێنی ئینتاجەکەیەتی شوێنی گوڵەکەی هەموو بڕیوە ئێتە هیچ ئینتاجێکی نابێت زۆر باشە کاتە سوودەکانی چیم بۆ درەخت کاتێ ئێمە درەختە دەکڕێن پێویستەکە ئایا زانیاری لەسەر جۆری درەختەکە وەربگرین بۆ ئەوی کە کاتی هەڵپاچینەکەی بزانین ڕەنگە زۆر جار حەزمان لە درەختێک بێ لە ماڵەکەمانە دایم بنین یاخود نزیک لە خۆمان یاخود لە باخێکدا ئایا ئەمە کڕینی ئەم درەختە و تەنها چاندنی پێویستە یاخود زانیاری سەبارەت بۆ درەختە و شێوازی هەڵپاچینەکەشی گرنگە بەخۆی بەتەکی شێوازی هەڵپاچینەکەی گرنگە شێوازی خۆراک پێدانی گرنگە شێوازی ئاو پێدانی گرنگە ئێمە زۆربەی باخەکانی ئێمە لە سنووری ئێمە خەڵکی ئێمە بەعاماڵێت یانیڵێ قۆخ و قەیسی و ناوەکبەردینەکان کەم تەمەنن بۆچی واڵێ چونکە ئەو بە تێکەڵی لەگەڵ هەنارە ئەیناژێ هەنار ئاوی زیاتریەوێ ئەوان ئاوی کەمتریانەوێ ئەگەر درەخت قۆخ و قەیسەکانەک و هەنار ئاوی بدەیت بە تەکید هیچ ئینتاجێکی نابێ بگرە دوای چەند ساڵێک وشکە بێت بۆیە پێویستە هەر درەختێکت کڕی شارەزابیت لەوەی کە چۆن هەڵە پاچێت کە خۆراکی چی پێویستە ئاودانی چۆنە مقاومەی بۆ تیشتی خۆر چۆنە ئایا جاری وا هەیە کەسی وایە شارەزا خۆی بە شارەزا ئازانێت لە بواری زراعی یان باسی ئەوە کاکە ئێمە درەختی هێڵە ئەستیوایەکان بێنین لێرە بیان ناژین ئەو بیر لەوە ناکاتەوە کە ئەم درەختانە کە کەش و ئاوهەوا دیاری کردووە خورما لە بەسڕە بێت و گوێز لە هەورامان ئێمە ناتوانین بە زۆر خورما بێنین لە هەورامان بیڕێنین یا ئەوان ناتوان بە زۆر گوێز بەرن لە بەسڕە بیڕێنن زۆر باشە کاگمێت تەکنیکێک هەیە بەڕێز وەکو ئەندازیاری کشت و کاڵی با گریمانەیەکدا بنین کەسێک گەرچی ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوت و ئەکرێت دەنگت بگاتە ئەندازیارێکی کشت و کاڵی یاخود خۆت لەسەری بخوێنیتەوە بەڵام باوادا بنین کەسێک ببورم منیش دەنگم باش نییە کەسێک دەستی ناگاتە ئەم شتانە ئەم تەکنیکە تا چەندێک لە ڕووی ئەندازاری کشت و کاڵیەوە پژڕاستەکرێتەوە دەڵێ ئەگەر هەر ویستت هەر نەمامێک هەڵپاچی بیهێنەوە پێش چاوی خۆت ئەو کاتێک کە بەری پێوەیە یاخود ئەگەر وێنەیەکت لا بێ بە بەرداری ئەو بەشانەی کە بەرەکەی پێوەیەواتە بێ بمێنەوە ئەو بەشانەی جا هەر بەشێکی تری بێ لە خوارەوە بێ لە قوپۆپی کە بەر ناگرن ئەمە ئاساییە هەڵیان پاچی ئەم تەکنیکە دروستە یان با بڵێن لە حاڵەتی ناچاریە ئەکرێ پشتی پێ ببەسرێ خۆی ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ئەوە جۆرێکە لە خیبرە پەیاکردن ینی ئێمە کە کەسێک ئەبێت چەند ساڵێک بەسەر باخکەیە بڕات لە چەند مەرحەلەیەکی جیاوازە دیبێتی لە کاتی گوڵکردنا دیبێتی لە کاتی بەرپێوەبوونا دیبێتی ئەوە
ئەوەیە کە ئەڵێن فەلاح بەخیبرە فێری ئەم دارە بووە ئەزانێت چۆن خزمەتی بکە بەڵە بەتەکیدەوە ڕاستە زۆر ڕاستە چونکە هەموو علمی دنیاش لە عەمەلۆ هاتووە بووە بەنووسین و چۆتە سەر کتێبەکان یعنی ئەو کەسەی بە عەمەل خۆی بیبینێ درەختەکەی کوێی گوڵەکە و کوێی ئینتاجی باشە دوایە کە ئەزانی کوێی هەڵپاشێت بەڵام ئێمە بەداخەوە ینی کەسەکانمان چەند ساڵێک چاوەڕێ ناکەن تاوەکو بزانن ئەم درەختە بەهار شکڵی چۆنە هاوین بەرەکەی لە کوایە پاییز لەکوێ لێ یەکاتەوە تاوەکو زستان بتوانێت ئەو لە قانە ببڕێت کە ئینتاجیان پێوە نییە بەتەکید ئەمە زۆر گرنگە و ئەوە شتێکی زۆر زۆر ڕاستە بەڵام ئەمە تەمەنی ئەوێت یان چەند ساڵێکی ئەوێت تا فێری ئەمە بکەیت کاتێک درەختێکی بچووکمان هەیە ئەم درەختە بچووکانەش پێویستەکە کە هەڵپاچینی بۆ بکرێ بە شێوازی خۆی یاخود دەبێت درەختەکە پێ بگات و گەورە بێت بۆ شێوازە بتوانانی هەڵپاچینی بۆ بکەیت درەختەکان لە سەرەتای تەمەنیانەوە لە سەرەتای تەمەنیانەوە پێشتر باسمان کرد پێڵێن هەڵپاچینی پەروەردە ئەم هەڵپاچینی پەروەردە لە سەرەتای تەمەنیان هەر درەختێ پێویستە کات جاری وایە درەختێ پێویستە کات 3 ساڵی سەرەتای تەمەنی هەڵپاچینی بۆ نەکرێوەکو زەیتون بە درەختی واژێ پێویستە هەر لە یەکەم ساڵەوە هەڵپاچینی بۆ بکرێوەکو هەنجیر وەکو سێ وەکو هەرمێ ئەوانە کە هەڵپاچینی پەروەردەیان پێڵەوەکو قۆخ و قەیسی ئەمانە هەر پێویستەکە لە یەکەم ساڵی دەست بکەی بە پەروەردەکردنیان درەختشمانەیە ئاساییە ئەگەر هەڵپاچینی بۆ بکەی یا بۆ نێکەوەکو هانار ئەگەر یەکەم ساڵ هەڵپاچینی بۆ بکەی ئاساییە بۆی شینەکە هەر ئاساییە چونکە ئێمە درەختەکان بەپێی هەڵپاچینەوەتان پۆلێ نەکرێن بۆ چەند سنفێک ئێمە خریجێک و دەرچێکی زۆری بەشی کشت و کاڵمان هەیە کە بە شازێکی زانستی ئەم بابەتان دەخوێنن ئایا توانراوە بەڕاستی سوود لەم کەسانە وەربگرێ بۆی کە لە شوێنی پێویستە ڕێنمایی بن بە جوتیاران بە خەڵکی گشتی بۆ ئەوی کە گرنگی بە درەختەکانیان بندور بن لەو زەرور و زیانانەی کە بە درەختەکان دەگات و بە شێوازێکی باش پارێزگاریان لێ بکەن بۆی تۆزێ پرسیارەکە قورسە ئێمە ناتوانین باغ بە باغ بەسەر فەلاحەکانە بگەڕێن و ڕێنماییان پێبین ئەوە ئەبێت فەلاحەکانن بێن بە شوێن ئێمە یا بێنە دائیرەکانی ئێمە ئەو شوێنانە ئێمە پرسیاری ئەومان لێ بکەن ئایا ئەم باخەم چۆن هەڵەپاسێ بەداخەوە جوتیار و باخەوانی ئێمە تا ئێستا کەمێکیان نەگەشتونەتە ئەو ئاستەی کە خۆیان ئەوە بزانن کە زانیاریە لە کەسێتر وەرگن هەمیشە خۆیان بە شارەزاتر و زیرەکتر ئەزانن لەو کەسەی کە ئەیانە پرسیاری پێ بکەن ئەمەش هۆکاری بەرەو دواچوون و پاشکەوتنی کشت و کاڵە لە وڵاتی ئێماکە فەلاحی ئێمە گوێ لە دکتۆر و گوێ لە شاهادەدارەکانی وڵات ناگرێت کە چۆن ئەو ئیشاکرێن ئێمەش بەڕاستی ناتوانین باق بە باق و ماڵ بە ماڵی خەڵک بگەڕێن و ئەم زانیاریانەی پێ بین ئەبێ ئەوان بێن بە شوێنیا بگەڕێن و پرسیارکەن تا ئێمە ڕێنمایی پێویستیان پێ بدەین کاگومێت بابەتێک هەیە لە داری زۆر گەورەدا ئەوانەی تەمەنیان زۆرە پێی دەوترێ ئەگەر هەڵە نەبم دەستەواژەی وشکەڵکردن یاخود لابرنی ئەو بەشەی کە وشک بووە ئەگەر بێت و ئەم دارانە ئەم بەشەیان لا نەبرێ یاخود زۆر جار ئەو دارانەشی لە نێو سروشت هەن ئەگەر بێت و لیژنەیەک یاخود کەسانی شارەزا بچن بەشێک لەم دارانە ببڕن یاتە سەرپەلیان بکەن یاخود ئەو شکەڵە لابن ئەمە تەمەنی دارەکەمان بۆ درێژەکاتەوە یاخود بە پێچوانە و مەترسی هەیە چکە زۆر جار دەبینین ڕێگە نادرێت تەنانەت بەو دارانشی لە سروشدن بە تایبەت داربەڕوەکان ڕەنگە بەهۆی بلەقێکیانەوە تەواوی دارەکە نەخۆش کەوتبێ ئایا ئەمە ئەکرێت چارەسەر بکرێ بە بڕینی بەشێکی یاخود چارەسەرکردنی ئەو لەخانەی کە خراپ بوون یا وشک بوون بەڵێ بە تەکید ئەو لەقانەی کە وشک بوون ئەبێ ببڕێن و شوێنی بڕینەکە و شوێنە لەقی وشکەکە بە دەرمانی تایبەت داپۆشرێت بۆ ئەوەی لێەوە ئاو نەخۆشی نەچێتە ناو درەختەکەەوە نەبێتە هۆی وشک بوونی درەختەکە زۆر جار ئەو هەڵپاچی نەپێوترێ دووبارە زیینوکردنەوەی درەختەکە یا پێوتێ گەشە پێدانەوەی درەختەکە درەختێکمانەیە کۆن بوو و لەقەکانی زەعیف بوون ئێمە کرێ هەڵپاچینێکی کورسی بۆ بکەین یەکەم ئەو ساڵێک هەڵپاچینەکەمان بۆ کرێ بە تەکید ئینتاجێکی وامان نایاتێ بۆ ئەوەی لە ساڵانی دوای ئەوە بتوانێت ئینتاجێکی باشمان بداتێ و درەختەکە گەنج بکرێتەوە یعنی مەرحەلەیە گەنجی بکەیتەوە بۆی بتوانێت ئینتاج بداتێ ئێمە لە هەنێ وڵاتە زەیتون هەیە 2000 ساڵ تەمەنێتی بەهۆی ئەو هەڵپاچینەوە دووبارە ئەتوانن بیخەنەوە ئینتاج و دەستکاتەوە بە ئینتاجکردن بە تەکید ئەوە جۆرێکە لە زیینوکردنەوە و لە گەنجکردنەوەی درەخت کە ئەو هەڵپاچینە قورسی بۆ ئەکرێت کە ئەو لە قەوشکەڵانەی لێ ئەبڕێت
زۆر باش ئەو هەڵاتە چینکە پێویستە هاوڵاتیان خۆیانی لێ بە دوورگرن و بە گشتی کۆمەڵێک ڕێنمایی گشتی بێ بە هاوڵاتیان بۆ کەسانی کە ڕەنگە تا ئێستا زانیاریکی وانە و بێ سەبارەت بە گرنگیدان بە درەختەکان و شێوازی هەڵپاچین و پاراستنیان. ئاماژگاری بۆ براجوتیارەکان ئەوەیە کە هێشتا درەخت گەڵای سەوزە دەست بە هەڵپاچین نەکەن، دەست بە هەڵپاچینی درەختەکانیان نەکەن، چونکە ئەو کاتە وەرزێک گەرما ماوە درەختەکە دووبارە دەسەکاتە بە نەشون و ماولەقی تازە لێدا، ئەم لقە تازە لێدانە هەموو وزەی ساڵی داهاتووە کە بەکارهێنێت واکا لە بەهاری ساڵی داهاتووە گەشەیەکی لاوازی زەعیفیە بێ زۆر جارە و لەقانە دەرێکە لە زستانە سەرمایی کوژێت واکە درەختەکە بە تەواوی لە بین چێت. ئەو کەسانی کە ئاڵێن ئێمە با خەڵەپاچین و شارەزای ئەبێ هەموو درەختێ بناسن، ئەبێ ئەو درەختە کاڵپاچینی بۆکەن شارزایکی باشیان تیا بێت. هەموو درەختێ وەک یەک هەڵ ناپاچێت، هیچ درەختێ لە هیچ درەختێکی کە ناچێت لە هەڵپاچینە. هەموو درەختێک شێوازی هەڵپاچین و شێوازی بەرگرتن و گوڵگرتنی جیاوازە لەگەڵ درەختێکی ترا. لەبەر ئەوە پێویستەکات ئەو هەڵپاچینە بە شێوەیە کەسێک بیکا کە شارەزا بێت لە جۆری درەختەکەەوە و لە قانەی کاڵێ پاچین بە تایبەتی لە قەن نەخۆشەکان پێویست ناکات لە ناو باخافڕە بدرێن، پێویستەکە بە زووترین کات لە باغ لا ببرێن یا بسووتێنرێن یا ئەو نەخۆشی لێ دوورخرێتەوە بۆ زۆر جار ئەو لە قانە فڕە درێن ناو باخە ئەبێتە هۆی لانکە و شوێنی نەخۆشی وە ساڵی داهاتوو لە بەهارە هێرشەکەنەوە سەر درەختەکە. کاگوبێت زۆر جارە هاونیشتیمانیان یاخود باغدارەکان دەڵێ پێرار هەڵم پاچی و یاخود پار ساڵ هەڵم پاچی و ئەم ساڵ نایەوێ بە تایبەت بۆ داری میوەدار ئەو دارە بەردارەکان هەموو ساڵێک لە کات و ساتی گونجاوی خۆیان لە وەرزی گەڵاخەزان و تۆزێک دواترە بەڕاستی پێویستی بە هەڵپاچین هەیە واتە ساڵانە ئەبێن پرۆسێ دووبارە بێتەوە بەردەوام بێ. وەک لە پێشتر باسم کردوتم درەختەکان پۆلێ نەکرێن بەسەر سێ تاقمێکیان هەموو ساڵێ هەڵپاچینیان ئەوێ وەکو مێ و درەختی ترێ لەگەڵ هەنارە ئەمانە هەموو ساڵەیەک ئیتر پێویستەکە هەڵپاچینی بۆ بگرێ ناکرێت لە ساڵی هەڵە پاچین ساڵێ درەختی شمانەیە چەند ساڵ جارێ هەڵپاچینیەوێ وەکو قۆخ و قەیسی و سێ و هەرمێ ئەمان ببرن. درەختی شمانەیە کەمتر پێویستێتی وەکو مزرەمەنیەکان یا مەگەلقێکی تەنکی کە یا نەخۆش بترسی نەخۆشی لێ بە درەختی شمانەیە پێویست ناکات هەڵپاچینی بۆکە وەکو یەنگی دنیا ئەوانەی کە لەسەر تەڵی لقەکان وەکو گوێزکە لەسەر لوتی درەختەکان و گەشە ئینتاجمانەیەنێ بۆیە ئەو هەڵپاچینەی کە ئەو درەختانە کە پێویستیان هەموو ساڵی هەڵپاچین ناکرێ بڵێ ساڵ پار هەڵم پاچیم ساڵ هەڵی ناپاچم نابێت ئەبێت هەموو ساڵی هەڵپاچینی بۆ بکەیت بە پێچانە ئەو درەختەکانش بۆ هەمان شێوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاکومێد ئەحمەد ئەندازیاری کشتتوکاڵی بۆ ڕێنمایی و زانیاریەکانە هیوادارین کابینەرانمان توانی بێتیان سوودێکی باش لە بابەتەکە وەربگرن.